بەڵازان دەچینە لای پاملێران ماسترە تا دەچینە قەزای شارە زوور بزانین دوایین زانیارەکانی قەزای شارە زوور چین وشیار سڵاوی خوا لێبێت گەر بزانین دوایین زانیارەکانی قەزای شارە زوور چین گەر بۆمان بگوازیتەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ئەمڕۆ لە شارە زوور دوو چالاکی خێرخوازی بەڕێوە دەچێت. چالاکی یەکەمیان زیاتر بابەتی خێرۆمەندیە کە نزیکەی 2 ملیۆن دینار لەلایەن خێرخوازێکەوە دراوە بە یەکێک لە ڕێکخراوەکانی قەزای شارە زوور بە مەبەستی بەخشینەوەی کەلوپەلی پێداویستی ئەو منداڵانەی کە بێ باوکن و لە هەمان کاتیشدا ئەو ئافرەتانەی کە بێ هاوسەرن و لە ئێستاشدا چالاکیەکە دەستی پێکردەوە بڕیارە تا کاتژمێر 4 بەردەوام بێت و لە هەمان کاتیشدا تەواوی خێرۆمەندانی شارە زوور کۆمەکیان بۆ ئەو چالاکیە کۆکردێتەوە و بڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا چالاکیەکە بەرەو زیاتر بڕواوە ئەو کۆمەکیانەی کە دەکرێت ژمارە و چۆلێتەکەشی گۆڕانکاری بەسەردابێت بە ئامانجی ئەوەی کە ئەو دۆخە نەخوازراوی ئێستا لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا تێدا دەبڕێت خێرۆمەندان دەستبار بن بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە بێباوکن و لە هەمان کاتیشدا بژێویژیانیان لە ئاستی پێویستانە بتوانن کۆمەکی زیاتر بۆ خۆکردن وەکو دەزانین کە حکومەت وەکو پێویستە لە ئێستادا بەشێکی خێرۆمەندان بۆ ئەرکە هەڵدەستن کە حکومەت پێ هەڵناسی و چالاکی دووەمیش کە ئێستا من لە نێو یەکێک لە ئۆتۆمبیلە تەندروستەکانم کە ئەویش بەخشینی خوێنە و ئەم بەخشینی خوێنەش هاوکاتە لەگەڵ مانگی پیرۆزی محەڕەم و لە هەمان کاتیشدا مانگی لەدایکبوونی ڕەسوول عەلەیهی سەلام لە ئێستادا سەرۆکاری پرۆژەکەم لایە کە ئەویش بەڕێز ئەرشاد حاجیە فەرمونەیەرە کاک ئەرشاد بە شێوەی گشتی ئەمەی وەکو بەڕێوەبەری یاخۆ لێ پرسراوی ئەم ڕێکخراوە خێرخوازیە هۆکاری ئەم کارەتان بۆ چێ گەڕێتەوە تا چەند تانەوێت داوا لە هاوڵاتیانی شارە زوور بکەن بەدەم داواکاریەکەتان. سەرەتا بەخێربێن ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لەقی شارە زوور لە مانگی لەدایکبوونی سەروەرمان محەممەد ڕەسوول الله هەستاین بە ئەنجامدانی هەڵمەتێکی خوێن بەخشین بۆ نەخۆشانی تالاسیما و شێرپەنجە کە لە ئێستادا ئاگادارین باڵانسی خوێن لە بانقی خوێنی سلێمانی ڕێژەی کەمە هەر بۆ مەبەستە هەستاین بە ئەنجامدانی ئەم هەڵمەتە لێرەوە داواکارین لە هەموو خەڵکانی قەزای شارە زوور خۆیان لەم خێرە بێبەش نەکەن هاوکارمان بن چونکە ڕزگارکردنی بەخشینی بتڵ خوێن ڕزگارکردنی گیانی کەسێکە ئێمە بەم مەبەستە پشت بەخوا ئەمڕۆ بەردەوامە بین بە پێی توانات چەند بتوانین هاوکاریانە بین لەگەڵانە شاریکی لەو پرسیارانەی کە بەشێک لە دانیشتوانی شارە زووریش کە لەم پێش ڕاستەخۆکە بەندەیە بینی وە تیمی ڕۆژنامەوانی پامیان بینی پرسیاری ئەویانە کرد ئایا چ کەسێک گونجاو بۆ ئەوەی خوێن ببەخشی ئێوە تعلیماتان چیە زانیاریەکان چیە بۆ ئەو کەسانی کە ئێستا بەشێک لە هاوڵاتیانی شارە زوور بینەری ئەم ڕاستە و خۆیان پێدەچێت بترسن لەوەی خوێن ببەخشن هەندێک کەسێک لەوچی ئەزمموی خوێن بەخشینیان نەبێت تۆ چ پەیامێکی بۆ ئەو کەسانەوە لە هەمان کاتیجا چ کەسێک پێویستە خوێن بدات؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراو بابەتی تەندروستیەکانمان تا ڕادەیەک زانیاریمان لەسەری هەیە بەڵام ئەوە دکتۆری خۆی هەیە ئێمە پشکنینی بۆکەین سەرەتا پێش وەرگرتنی خوێنەکە ئەگەر ڕێژەی خوێنەکەی لەوەندا بوو کە بتوانێت خوێن بەخشێ ئێمە خوێنەکەی لێوەرگین ئەگەر هەر نەخۆشێک هەر شتێکی کەی هەبێ ئەمە ئاگادارێکین و ناتوانین خوێنیشی لێوە بەرگین. ئەم ئۆتۆمبیلە بکەن لە ماوەی ڕابردووەوە چالاکی خوێن بەخشینتان کردو بەڵام ئەم ئۆتۆمبیلە نەهاتووە ئەو کاری هاتیم ئۆتۆمبیلە چی و لە هەمان کایچەشتان کردو بۆی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و خۆتان زان کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنایە چ ڕێکارێکتان کردوتە بەرەوە هۆکاری ئەم ئۆتۆمبیلەش چییە بۆچی ئەم جاریان جیاوازتر لە جارەکانی تر بە ئۆتۆمبیلێکی تایبەت ئەم کارە ئەنجامەدەن کە ئەویش بابەتی خوێن بەخشینە هەر بۆ مەبەستەیەمە لە بەرۆی ئەم ئۆتۆمبیلە هاتووە هەر لێرە شۆ سپاسی کاکۆسەرەکەین بەڕێوەبەری بانکی خوێنی سلێمانی کە هاوکارمان بووە ئەو ئۆتۆمبیلەکەی بۆ دابین کردوین و لە سلێمانیەوە هاتوون لەبەرەوە قەرەباڵخێک دروست نەبێت لە ناو نەخۆشخانەکانە ئەوان تیمێکی خۆیان ناردووە کە تایبەتە بە وەرگرتنی خوێن سەحبکردنی خوێن کە خوێن وەرگرن لە ئەو کەسانی کە خوێنە بەخشن هەر بۆ مەبەستەیەمە قەرەباڵخی دروست نەبێت لە دەروی نەخۆشخانەکە لە ساحەیەکی چۆڵە لەبەرەوەی ئێمە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەین. ئەزمموی ئێوە هەتانە لە ماوەی ڕابردووەکو ئاماژەم پێکرد ئەم کارەتان کردووە بابەتی خۆبەخشی بۆ بەخشینی خوێن بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بە شێوەی گشتی چۆنە ئایا لە ئاستی تمۆحی ئێوەیە؟ سپاس بۆخوا خەڵکانی شارە زوور هەمیشە گلەی ئەوە لە منەکەن ئاڵێ بۆ پێمان ناڵێن ئێمە خوێن ببەخشین
هەمیشە تەلەفۆنم بۆکەن پەیوەندیم پێوەکەن گلەی ئەوەکەن بۆ ئاگادارمان ناکەێتەوە لە خوێن بەخشین سپاس بخوا لە هەر کاتێکە لە هەر ساتێکا بمەوێت پەیوەندیان پێوەکەوان ئەوان ئامادەن و ئامادەی خۆیان دەرەبڕن شەوی ڕابردوو بەڕێبەرایەتی وارماوە پشگیری خۆی بۆ کەمپینەکە ڕاگەیان ئەی ئیداری بەشی ئیداری و قایمقامێتی قەزای شارە زوو تا چەند هاوکارن بۆ ئێوە هەروەها قایمقامیش کاک حاکم ڕزگار ئەویش پشتیوانی خۆی دەربڕیەوە و هەروەها بە پەیوەندی تەلەفۆنی ئاگاداری کردمەوەتی ببورن کە لە ئامادە نەبوونم بەهۆی کۆبوونەوەیەکم لە سلێمانی گینا ئەویش ئامادە بوو هاوکارمانە بوو ئێمە لێرەوە دەستخۆشی لە دام و دەستگەکانی هەموو قەزای شارە زوورەکەین کە هەمویان هەمیشە و هەموو کات پشتیوانمان بوون تا پرسیارم پرۆژەکە تاکەی بەردەوام هێر ئەمڕۆ بەردەوامە بێیان بەڵێ هەر ئەمڕۆ بەردەوامە بێت هەتاوەکو نزیکی کاتژمێر 34 ئێوارە بەردەوامە بێن ئینشاءڵڵا پشت بەخوا سپاس بۆ بەڕێز شەر حاجی بە شێوەیەکی گشتی ئەمە زانیاریەکان بوو لە قەزای شارە زوور زۆر سپاس بۆ پێیانێرمان و شێر محەممەد سپاس بۆ زانیارەکە